کە وەزارەتی دارایی هەرەمشەو ڕاگەنداوێکی بڵاو کردبووە هەڕەتی کردبەوە کە پارە ئامادە بێت بۆ موچە دابەشکردن. بەڵام باسی لەوە کردبوو کە داهاتی مانگی دویان بۆ مانگی یەک خەرج کردووە. تۆ بڕوا بەو قسەیە دەکەیت؟ یعنی من خۆم بەجددی ینی چەند جارێک قسەم لەسەر کردووە کە تێنە سەر ئەوەی باسی ئەوەکەن کە داهاتی مانگی دوو بۆ یەک ینی یەک بۆ 12 ئەوە جۆرێکە لەوەی کە بیانەوێت کە مانگێکی تر بخۆن وەکو ئەوەی بەناوی پاشەکەوتی موچە و ئەوانەوە کردویانە. یعنی ئێستا دکتۆریش باسیەوەکە قەزەکە لەوەیە لەم کوردستانە سنووری گەندەڵی گەیشتۆتە چه ئاستێک وەکو دکتۆر باسی کرد. یعنی من پێم وایە ئەوەی ڕوو دەدات ئێستا بە ترۆکی گەیشتنە بە گەندەڵی واتە ئەتوانین بڵێن لە کوردستان لە هەرێمی کوردستان سیستەمەکە سیستەمێکی گەندەڵیە. سیستەمی گەندەڵیش لە زانستی سیاسیەوە تعریفەکرێت کە ئەمە هیچ جیاوازیەک نامێنێ لە نێوان مڵکی تایبەت و مڵکی دەوڵەت. ئەمە ئەساسەکەیە ئەساسەکەیە وەکو باسم کرد. بۆچی ئەگەر تابلۆکە بە شێوەیەکی باش بخوێنیتەوە وەزئی کوردستان ببینی شیکردنەوەی کتەبێ بۆ تەبیعەتی ئەم حیزبە سیاسیانەی دەسەڵات تەعاملێکی تەماشای وەکو باسم کرد پێشتر کەناڵەکانی ڕاگەیاندنیان بکەیت دەبینی ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ دەبنە خاوەن کۆمپانیای گەورەتر مەشاریعی گەورەتر و خەڵکیش بێکارە بێ خەڵکیش زۆرتر هەژارە بێ. لەبەرەوە بە بڕوای من پەیوەندی بەوە نییە ئەم مانگە ینی کە مەثەلەن 200 ملیۆن ئەوەندە ناتوە لە بەغاوەیان ئەم مانگە مانگی دوو ئەوەیە بەڵکو خەڵزەیەکێ ئەوش ئەوەیە ئەم پارەی ئەبرێخۆ ئەوە ئاشکرایە دەوتێ خۆیان دەڵێن ئەوە دەسەڵات لە هەولێر و دوهۆکە لە 157 با بڵێ داهاتەکە تەسلیمەکە لە سلێمانی 43 لە 100 داهاتەکە تەسلیمەکە. ئەمە خۆیان لە ڕاگەاندنەکانەوە باسییان کردە. باشە قەزەیەکەیە لە هیچ دنیایەکەیە تۆ بتەوێ بڵێ لە منتیقەیەکە 100 ئەوەندەی تەسلیمەکەی ئەی خۆ ئەگەرە دەسەڵات و حکوومەتداری هەیە ئەبێ لە 100 هەموو داهاتەکان لە هەموو شوێنەکان تەسلیم بکرێتەوە. واتە ئەتوانین بڵێن لەسەر ئەم بابەتی بردنە لەسەر ئەم بابەتی گەندەڵیە جۆرێک لە جۆرەکان ڕێککەوتنێکی تایە. کاتێ ئەم ڕێککەوتنە لێرە و لێرە خلافێکی بۆ دروستە بێ هەراکەن لەسەر یەکتری. لەبەرەوە من بۆ خۆم ینی قەناعەتی بەوە نییە کە با بڵێن پارە نەبێ کە نەتوانرێ با بڵێن کە نەتوانرێ موچەی خەڵک بدرێ یان موچەی مانگی دوو لە مانگی یەکی پێتەواو بکرێ. هەموو ئەمانە بەجددی تۆ تەماشاکە زۆر جار خۆیان دەڵێن لە بینی ئەم دوو ئەم حیزبانەی دەسەڵاتە ئەڵێن لەبەرەوەی لە سلێمانی ئەوەندە تەسلیم نەکراوە لە داهاتەکەش ئێمە لێرێشە ئەو نسبەیەی کە مقڕڕەکە لە هەولێر مەتەن لە داهاتی هەولێر و دۆک تەسلیم بکرێ ئێمەش تەسلیمی ناکەین. واتە ینی دەبینین ینی جۆرێک لە تەعاملێکەیە ئەوش تەعاملی ئیدارەدانی ئەم حکومڕانیەیە کە ساڵانێکە ڕۆشنبیران نووسەران خەڵکی سیاسەتمەداران ئەحزاب تێبینی لەسەر ئەم ئیدارەکە پەیوەندی بە هەیکەلیەتی شکلی ئەم حکومڕانیەوە هەیە. باشە ئێستا باز لەوە دەکرێت کە وەزیری دارایش نیگەران و دەڵێن تووڕەیە دەڵێن لە ماڵەوەی و داوام ناکات. زەرورە ئێستا وەزارەتی لەسەری واجب نییە کە ڕوونکردنەوە بە خەڵک بدات داهاتەکە چی لێ دێلانی کەم ڕوونکردنەوەیەک بدات. بە دڵنیاییەوە خۆ ئێستا مشکلەکە چوونە ماڵ چارەسەر نییە خۆ ئەگەر ئەم وەزیری داراییە با بڵێن ئەگەر باش شارەزایەکە ئەزانەیە معلوماتی هەیە کە ئەو داهاتە بە تەواوەتی تەسلیم وزارەتی دارایی ناکرێ بە شێوەیەکی ناڕێک تەعاملی لەگەڵاکرێ بە کوردەکەی گەندەڵی و دزین و ئەوانەی تایە چارەسەر ئەوە نییە بچێتە ماڵەوە. خۆی ئەمە جارێکیان ئەو بەڕێزە ڕەفیقی منە هاوڕێی منە وەزیری دارایی لەگەڵ یانە دانیشتین لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە لە کۆبوونەکە تەسەوورێکیان وا بوو کە ئیشەکەن ئیسلاح لەناو حکوومەتەوە بکەن. ئێمە ئیشەکان وایە وتم ئێمە لە 95
خەڵک قسە لەسەرەوەکە لە ناو حکوومەت و ئەو حیزبانەی پێشتر لە دەسەڵاتە بوون بەشدارێکی هاکەزاییان پێکرا کە لە ناو دەسەڵاتەوە بەڵام نەتوانرا ئەگەر تەسەورێک هەیە تۆ مەسەڵەن وەزارەتی دارایی ئەتوانێت بۆ ماوەیەکی تر بۆ 6 مانگێکی تر بۆ ساڵێکی تر ئەوە بتوانێت ببێتە سەرچاوی کۆکردنەوەی داهات ئەهلەن وەسەرن بەڵام ئەم دەسەڵاتەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کەوا ئێستا بە پلەی یەکەم پارتی و یەکێتی و دواتریش بزوتنەوەی گۆڕان شەریکێتی ئەم دەسەڵاتێک نییە بتوانێت چاکسازی بکە و نایەوێت چاکسازی بکە و نیەتی نییە چاکسازی بکە لەبەرەوە چوونە ماڵەوە بە بڕوای من چارەسەر نییە چارەسەر ئەوەیە کە فشاری تەواو بخرێتە سەر یان بخرێتە سەر ئەم حکومڕانیە بۆچی وە ئێستا قسە لەسەرەوە کرێ هەتەنا بابەتی دارایی نییە مەتەنەن گرفتێکی گەورەی یەکبوونی هێزی پێشمەرگایە یەکخستنی هێزی پێشمەرگایە بەجددی ینی ئەوە باشە کێ تەسەورەکە هێزی پێشمەرگە یەک بخەن لە دەیان کۆبوونەوە کە باسکرا و کاتە من لە لیژنەی کاروباری پێشمەرگە بووم لەسەر چۆنیەتی یەکخستنی هێزی پێشمەرگە هەموو ئەو حیزبانە سەرجەم مبەڕات و پاساویان هێنایەوە بۆ ئەوەی کە ناتوانرێ لەبەرەوە بە کوردەکەی ئیرادە نییە بە کوردەکەی نیەت نییە با بڵێن وزارەتی دارایی خۆی سەرپەرشتی هەموو داهاتەکانی حکوومەتی هەرێم بکە ئیرادەیەک نییە هێزی پێشمەرگە یەک بکە چکە پەیوەندیدارە بە مەساڵحی حیزبی و بە مەساڵحی شەخسیەوە